لە ڕێگای وتەبێژی پارتی دیموکراتی کوردستان گوێبیست بووین لە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بڕیاری ئەوە درا کە کاندید بۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی داهاتوو بەڕێز کاک مەسرور بارزانی دەبێت. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی هاوپەیمانەتیمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە و ئەو بڕیارانەی کە پارتی بۆ کاندیدی پارتی دەیدا بڕیارێکە پەیوەندی بە پارتیوەیە. ئێمە وەکو یەکێتی نیشتیمان ڕێز لە بڕیارەکانی پارتی دەگرین و لەوە پێش ئەم لەحزەیە کە ئێستا قسە دەکەم هەر کەناڵێک لە کەناڵەکانی ئێوە شتێکی غەیری ئەوە بڵاو کرد بێتەوە ڕاست نییە. سیاسەتێکی نیشتیمانی ئەوەیە، پێچێتی نیشتیمانی ئازادە لە دەستنیشانکردنی کاندیدەکانی خۆی، لە هەمان کاتدا ڕێزی هەیە بۆ لانە سیاسەکانی تر دەستنیشانی کاندیدی خۆیان و بە تایبەتی کە پارتی دیموکراتی کوردستان ئەو کاندیدی وەرگرتی. وەلا درێژەی قسەکانی کاک محەممەد باسی ئەوە دەکاتن کە بۆ 4 ساڵی داهاتوو دەبێ هەوڵی ئەوە بدە ئەمن و ئاسایش بەرقەرار بێ ئەوە لە چوارچێوەی بەرنامەکانی کە ئێمە پێی داخلی انتخابات بوون. دیارە یەکێتی نیشتیمانی لە ڕۆژانی داهاتوو کۆ دەبێتەوە بۆ دەستنیشانکردنی کاندیدەکانی خۆیان و لە کۆبوونەوەی داهاتوو تەسەور دەکەم مەسەلەی وردەکاریەکانی کابینە دەستنیشان دەکرێت و بە تەسەوری من و تەمەنا دەکەم کە ئێمە بتوانین لەبەر پێویستی خەڵک بۆ یەکەلاکردنەوەی ئەو مەسەلانە پێش کۆتایی ساڵ مەسەلەی حکوومەتی هەرێم یەکەلا بکەینەوە.